بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، لە شەوی مبارەکی 23 ڕەمەزانە خۆی گەورە دوعاکانمان لێ قوبوڵ بکات، ڕۆژۆکانمان لێ وەربگرێت، عەفومان کا و لێمان خۆش بێت، لە منیش و لە ئێوەش و لە هەموو موسڵمانان، لە مردووی هەموو لایەکمان، لە مردووی موسڵمانان خۆش بێ یا ڕەب. ئازیزانم، پێش لە دەستچوون ویساڵ حازری حاڵتان بکەن. پێش لە دەستچوون فیراق بە بەشی شەیطانەکانتان بکەن، دەستیان لێبەر بدەن، دەستی ڕەجەب بەرمەدەن و لە شەعبان جیامە بنەوە و ڕەمەزان چاوەڕوانی بەرهەم بکەن. ئینشا ئەڵڵا لەم کۆتاییانەی ڕەمەزان بەرهەمی لێخۆشبوونتان دەستگیرە بێت، بەرەکەتی گەورەتان پێبەخشرێت ئینشا ئەڵڵا. یا ڕەبی، فێرم بکە خەم و سەغڵەتیەکان کۆڵی قورسی سەرشانم نین، فێرم بکە خەمی گەورە ببێتە خەمم، خەمی ئەو قەڵەمەیە کە دوو فریشتە بەردەوام لە حاڵی ئامادە باشیان و بە چرکسات جێم ناهێڵن. فێرم بکە خەم و هەوڵم بۆ ئەوە بێت یا ڕەب، فێرم بکە کە شتێکم لە ذاتی وەدودت داوا بوو نەتبەخشی، خەم و ئەسەف بەشم نەبێ پێی بزانم کە باش نییە بۆ من. فێری ڕازیبوونم بکە، فێری ڕازیبوونم بکە بەوانەی کە پێت بەخشیوم یا ڕەب، کە هەر شتێک نەبووە بەشم پێی بزانم کە خۆشەویستوم، ئەوە منم کە دۆست نەناسم، پێی بزانم لە جێی دوعایەکی من بۆ کاڵایەکی فانی قەرەبوود بە نافانیە بۆ کردوم، پێی بزانم. فێری ڕێگە جەنەتیەکەی ڕازیبوونم بکە یا ڕەب، قەناعەتێ بۆ دۆستانی خۆتدا بە منیشی بدە یا ڕەب، فێر نەبم بێجگە لە تۆ ڕازی بکەم، چون ڕازیبوونت شتێک ناهێڵێتەوە بۆ ڕازی نەبوون. فێرم بکە کە قەناعەت و ڕازیبوون ئیطمئنان و ئارامی دڵ دروسەکە یا ڕەبی، قەناعەتمان بە لوتفی ڕازیبوونەوە پێ ببەخشە. لە بەشێکی فەرمودەیەکی قودسیە خوای گەورە فەرمێ: ئەینەوەی ئادەم، تۆم بۆ عیبادەت دروست کردووە یاری مەکە، ڕزقتانم دابەش کردووە خۆت ماندوو مەکە. ئەگەر ڕازی بووی بەو بەشەی کە خەڵاتم کردووی، جستە و دڵت ئەخەمە ئارامیەوە و لە ڕێز لێگیراوانە بیت. ئەگەر بە بەشی خوا ناڕازی بوویت، بە عیزەت و جەلالی خۆم دنیا زاڵەکەم بەسەرتا و بە هەموو لایەکە هەڵپە ئەکەیت و هەر ئەوەشت دەست ئەکەوێ کە بۆم دیاری کردویت و هەر ئەوەشت دەست دەکەوێ کە بۆت دیاری ئەکەم. وەزەم کراوی بارەگاش مەبیت. ئەینەوەی ئادەم، هەرز و ئاسمانم دروست کرد ماندوو نەبووم بەدەستیەوە، ئایا لە تەکولێرەیە بیدەم بە تۆ ماندوو مەکات؟ ئەینەوەی ئادەم، ئەوانەی سەرپێچی مەکەن ڕزقیان فرامۆش ناکەم، ئیتر چۆن ڕزقی بەندە ساڵحەکانی خۆم فرامۆشەکەم؟ ئەینەوەی ئادەم، داوای ڕزقی بەیانیم لێ مەکەن، من داوای کار و کردەوەی بەیانیتان لێ ناکەم. هەموو چرکەیە لە ژیانمان چیرۆکی ئەنووسینەوە ئازیزانم، زۆر جار خۆمان نایخوێنینەوە، بەڵام لەسەرمانە نووسرێت. مەحشەر پڕیەتی لە چیرۆکی سەیر، لە داستانی چڕ و پڕ. با فێر ببین، فێری نیەت ببین، دەست بۆ هیچێ نەبین هەتا نیەتی لێدێنین. پاڵەوان و مردەوانن کە زانیان نیەت بێنن، بەبێ نیەت جێپێیەک جێ نەهێڵن. پیاوێکە بوو حەماڵیە کرد، بارەکەی لە ماڵێدا گرت. خاوەن ماڵ پیاوێکی ماندار و بە خوڵک بوو. ژنی پیاوەکە نانیە برژاند و ئەییا بە ساجەکەیە. حەماڵەکە هەستی بە بۆنی نانی گەرم کرد و حەزی لەو نانە بوو. خاوەن ماڵ دوو نانی گەرمی بۆ هێنا، بەڵام حەماڵەکە وەری نەگرت. پیاوەکە زۆر هەوڵیە، بەڵام بێسوود بوو. حەماڵ ڕۆشت. خاوەن ماڵ خزمەتکارەکەی بانگ کرد و پێیوت: ئەم دوو نانە گەرمە ببە بۆ ئەو حەماڵە هەتا دوور نەکەوتۆتەوە. خزمەتکار وتی:
ئاخرە و ئێستا لە تۆی وەرنەگرت چۆن لە منی وەرەگرێت خاوەن ماڵوتی بیبە بۆی لە تۆی وەرەگرێت خزمەتکار بردی و گەیشتەوە بە حەماڵەکە و ئەویش دوونانەکەی وەرگرت و سوپاسی خوای کرد خزمەتکار بە سەرسوڕمانەوە گەڕایەوە بەلای خاوەن ماڵ و لێی پرسی باشە چۆن زانیت وەریەگرێت ئەی چۆن بوو لە منی وەرگرت خاوەن ماڵ دڵی ئەناسی بۆیە پێیوت ئەو حەماڵە موسڵمانێکی ڕۆحپاک و ئیماندار و حاڵیە یەکەم جار کەنانەکەی وەرنەگرت لەبەرەوە بوو نەفسی حەزی لێ کرد ئەویش نەیویست داواکاری نەفسی جێبەجێ بکات بەڵام دووهەم جار کە بە تۆیان ناردم بە خەڵاتی خوای زانی و نەفسی هیچ دەخاڵەتێکی نەبوو وەری گرت و سپاس و ستایشی خوای گەورەی کرد الحمد لله على نعمة الإيمان والإسلام آمين يا مجيب السائلين